دکتۆر جاسم سڵاو دەبێت بەشی فریاکەوتنی نەخۆشخانەی میهرەبانی وەکو بەشەکانی تر زیاتریش لە نێو خەڵکدا دەنگ و باسی هەیە کە بە شێوازێکی زۆر جوان پێشوازی لە چارەخوازان و کەسان دەکەن کە حاڵەتی تاڕییان بەسەردێ. ئێوە چنی هێنێکتان لە چۆن پێشوازی و خەڵکە دەکەن کە پێویستیان لە ئێوەیە؟ سەرەتا بەخێر بێن، زۆر سپاسم دەکەم. پیرۆز بە لەو ڕۆژە پیرۆزەدا پیرۆزبای لە هەموو مسلمانان جیان دەکەم، بە تایبەتی مسلمانی خۆمان. ئەحتەمەن فریاکەوتنی میهرەبانی بە چەند شتێک جا دەکرێتەوە بەڕاستی لە فریاکەوتنەکانی تر، خەستەخانەکانی تر، هەم لە ڕووی با بڵێن لە ڕووی کواڵەتی و لە ڕووی بیناوە گەباز بکەین، زۆر گونجاوە بە شێوازێکی زۆر تەندروست و ڕێکۆپێک دروست کرایە کە کاتێک نەخۆش سەردانی فریاکەوتن دەکات بە هیچ شێوەیەک کەس ناکە کە لە خەستەخانەیە، بەڵکو هەست دەکات لە هۆتێلێکی پێنج ئەستێرەیە لە ڕۆی فراوانی و پاک و خاوێنی و فێنجی و هەروەها لە ڕووی با بڵێن کەلوپەل و با بڵێن پەیدابیستیشەوە بە هەمان شێوە هیچ کەم و کورتێکمان نییە. 14 قەرەوێڵەمان هەیە، قەرەوێڵەکان هەر هەمویان مۆنیتەر و سەکەر و هەر شتێک کە نەخۆش پێویست پێوی دابین کرایە. لە ڕووی پێشوازیکردنەوە لەلایەن تیمێکی زۆر پرۆفیشناڵ لێ هاتوو لە پزیشکانی نیشتەجێ دێرینی هەناو کە زۆربیان تەڵەبەی بۆردن، فاینەڵن، مەرحەلە 2 بۆرد، مەرحەلە 3 بۆردن کە خبرەیەکی زۆر باشیان هەیە لە چارەسەرکردنی نەخۆشەکان لە حاڵەتی تەواوی. هەروەها کۆمەڵێک پەرستارانی فریشتە ئاسا و هەروەها لێ هاتوو بە هەمان شێوە پێشوازی نەخۆشەکان دەکرێت. بۆیە سوپاس بۆخوا لە ماوەیەکی کورتدا توانیتمان یانی جێگەی خۆمان بکەین لەناو کۆمەلگا بەواسطەی ئەو شتانی کە باسمان کرد، هەم لە ڕووی وەکو بینا هەمیش وەکو کادر. سوپاس بۆخوا هیچ کەم و کورتێکمان نییە و هەوڵ دەین باشترین خزمەت پێشکەش بە نەخۆشەکانی خۆمان بکەین.